جاری واژێ الله تعالى خەڵک تاقیکاتەوە بە تاقیکردنەوەیە کە ظاهیرەکەی لەگەڵ شەهوە و ئارەزووی ئینسانە شتەکە زۆر لەبەردەستایە. یعنی دوو نمونەی زۆر بەسیتان بۆ هێنمەوە کە خوا لە قورئانە دوو نمونەی بۆ هێناوینەتەوە. یەکێک لەوانە بەسەر یەهودا نمونە هاتووەتەوە، یەکێک لەوانە بەسەر مسلمانانی سەردەمی پێغەمبەری خوا هاتووەتەوە، تاوەکو بزانین کە خوا ئینسان بە هەموو شتێک تاقیکاتەوە. یەهود ماسییانە گرت، حتا علەما فەرموون ڕۆژی سەبت نەبووە، واتە ڕۆژێکە بێ ڕۆژی سەبت بێ بۆ یەهود خۆیان ڕۆژی سەبتیان بۆ خۆیان دانا و داوایان کرد کە ڕۆژی سەبت هەبێ و شەمە ڕۆژی شەمە هەبێ ڕۆژێکی مبارەک بێ بۆ خۆیان. خوای گەورە لەسەری واجب کردن کەوا ڕۆژی شەمە ڕۆژی عیبادەتە و ڕۆژی کار و کەسابەت نییە. ئەمان ئەهاتن خوای گەورە نەهی لێ کردبوون کە نابێ ماسی بگرن لە ڕۆژی شەمەیە، نابێ ڕاو بکەن لە ڕۆژی شەمەیە، کەچی بەس لە ڕۆژی شەمەیە حوزەکانیان پڕەبوو لە ماسی. ئێمە خوای گەورە مەدای تاعە و ملکەجبوون و ئیستیسلامی ئینسان بەمە تاقیەکاتەوە. ئەو شتەی کە دافعی شەهوە و بەردەستە لەبەردەستایە خوای کا بە شەرط بەسەرتەوە کە وەرینەگری بزانێ قبوڵیەکەی یاننا، بزانێ لەکوێ ملکەت بێت. بۆیە زۆر جار خوا بە شتێک تاقیەکاتەوە ظاهیرەکەی کە تۆ ئەیبینی مەسلحەتێکی زۆر گەورەی لەبەردەستایە، بەرژەوەندیش گەورەی بۆ تۆ تایە، بەرژەوەندیش گەورەی تایە بە تەسەووری خۆت. بەڵام خوای گەورە کردوێتی بۆی کە ئەم قەزیە ناوێ بکەی حرامە، بۆی بزانێ ئەو کاتێک کە مەسلحەت لەبەردەمدایە و تەسەوورت ئەکەی کە لەبەردەستایە بیکەی باشترە، ئایا ملکەتەوەی بە شەرعی خواوە یاواز لە ئەوامرەکانی خواهێنی. دەی ئەوان ڕۆژی شەمە هینەکانیان پڕەبوو لە عود لە ماسی حوزەکانیان شوێنی ڕاوکردنەکانیان. هاتن دەی هاتن فێڵەشیان کرد، فێڵەکە ئەوەیە کە ڕۆژی شەمە هاتن چواردەورەیان نەگرت، شەبەکەیشیان بۆ کردن یا حاجزیشیان بۆ کردن ڕاویان ناکردن، بەڵام ئەو ماسی بەهاتە ئێوە نێتوانی بگەڕێتەوە تازە بچێتەوە بەحرەکە تا ڕۆژی یەکشەمە ئەمە ڕۆژی یەکشەمە ڕاویانەکردن بۆی کە پێچێک لە ئەمرەکەی خوا بکەن. ئەوە خوای گەورە بەم جۆرە خەڵک تاقیەکاتەوە. یان بۆ نمونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ هاوڵەکانیە لەو ساڵی کە ئانەیە بچن حەج بکەن کە ساڵی صلحی حودەیبیە کە ئینشەڵڵا دوای چینەوە سەری لە ضمنی سیرەیە. لەو ساڵەیە ئەصحابە فەرموون یعنی قەت شتی وەها نەبووە ئەمانە جلی ئیحرامیان بەستووە، سەحابەکان جلی ئیحرامیان بەستووە، هەرچی تەیر و تیورێک کە تەیری کێوی و با بڵین حیوانی شێوی و ئەمانەیە ئەهاتە بەردەستیان، ئەهاتە بەردەمیان، یعنی ناتەبیعیە کەروێشک و با بڵین حیوانی شێوی و ئەمانە ئەهاتە بەردەستیان. مەوسمیش مەوسمی حەجە، ئیحرامیان بەستووە، حرامە لەوەی دەست بەرن بۆ هەر شتێک. خوای گەورە بەچی تاقی کردوونەتەوە؟ بۆ تاقی کردوونەتەوە کە کۆمەڵێک ڕاو هاتوۆتە بەردەستیان، هەندێکیانە فەرمێ تەنالوه ئەیدیکم وەڕیماحکم، یعنی هەرەتوانن بەدەستەوە بیانگرن بیان پێشنەوانی، ئەوە لە بەردەستیان نەبوو. ئەوەشی کە تۆزێ سلە تیری نەئەویش تیر و کەوان هەر بەڕمە ژیرە ئەتوانی بەڕم لێ بدەن. خوای گەورە بەوە تاقییانەکاتەوە بزانێ ئالێرە ئیلتیزامیان بە ئەوامری خواوە هەیە کە ئالەم دەقەیە کە دافعێک لەبەردەستایە و حەزەکە لەبەردەستایە و شەهوەتیایدا زاڵە ئەتوانن ملکەچی ئەمری خوا ببن. ئیبتیلای خوا ئاوایە بۆی ئینسانی مسلمان ئەبێت تەماشای ئەوە نەکات چی هەیە لەبەردەستیە، تەماشای ئەوە بکات ئەمری خوا چییە لەو قەزەیە. خوای گەورە جاری وایە بەم شتە بەسیتانە کە لەبەردەستە تاقی دەکاتەوە بزانێت چەندە ملکەچی. کۆمەڵعیلم خوا پێویستی بەوە نیە، ئیشی پێی نییە، بەڵام بەمە میزانی ئیمانی ئینسان دیاریەکات و بۆیە بەهەشت دەرەجاتە. بوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیبتیلا و ناڕەحەتی کە بەسەر پێغەمبەری خوا هاتووە وەکو عەرزم کردن بۆ دەرسە بۆ ئێمە.